هەموو وڵاتی کوردەواری تێی دەکەین بۆ گەڕان بە دوای مێژووی نیشتیماندا تاکو هەمووان ئاشنای ئەو مێژوە پڕسەروەریە بن کە داگیرکەرانی کوردستان ڕێگەیان نەداوە وە خۆی بناسرێت یاخود بڵاو بکرێتەوە. ئەم جارە ڕوو دەکەینە سیوەیلی سەخت و لەوێ لە بناری چیای سوورچێ و هەواری بەرنامەی جێپەنجەی مێژوو هەڵئەدەین و مێژوێکی پڕسەروەری لەوێ هەیە و دەمەوێت بیخەمە بەرباز. ئەو مێژووە پڕشکۆیشە مێژووی مەحموود ئاغای شیوەکەڵە کە تا هەتایە نەوە دوایینەوە شانازی پێوە دەکات. مەحموود ئاغای شیوەکەڵ ئەو پیاوەی کە بەنیازیەوە بوو حکومڕانی کورد دابمەزرێنێت بەڵام بە پیلانی نۆکەرانی دوژمن شەید دەکرێت. بەرنامەی جێپەنجەی مێژووەم جارە لاپەڕێکی مێژووی گرنگتر هەڵدەدەمەوە. هاتوومەتە شارباژێڕی سەخت و لە بناری چیای سوورچێوم. مەحموود ئاغای شیوەکەڵ دەکەمە تەوەری ئەم بەرنامەیە. شەن و کەوێکی دەکەم بزانم مەحموود ئاغای شیوەکەڵ لەم شیوەکەڵەدا چی کردووە. وەک ئەڵێن دەسەڵاتی شیوەکەڵیەکان لێرەوە تاکو دووسخورمات و ڕۆیشتووە و قەزایەکی گەورە و گران و فەرماندارێکی گرنگی ئەم ناوچەیە بووە. بینەر بن بۆ ئەوەی بەیەکەوە مێژووی کوردستانیەکان ببینین و ببیستین و ئاشنای بین، چونکە ئەمە مێژووەکە مێژووی نەتەوەی کووردە. بینەر بن بەیەکەوە لە شیوەکەڵە بین. شیوەکەڵ کەوتۆتە شارباژێڕەوە و لە ناوچەی سیوەیلی سەختە و 82 کیلۆمەتر کەوتۆتە باکووری شاری سێمانیەوە لە بناری چیای سوورچێەوە کە چیاکی بەرز و دیارە لە ناوچەکەدا. شیوەکەڵ هاوسنوورە لەگەڵ ئەو دیانەی ناوچەی سیوەیدا لە باکوورەوە دێی بارەی گەورەیە و لە باشوورەوە دێی سیرینە و لە ڕۆژهەڵاتیشەوە دێی گەرماوی ڕۆژهەڵاتی کوردستانە و ڕۆژاواشی دێی بێورەیە. دێی شیوەکەڵ مێژووی ئاوەدانی بۆ 700 ساڵێک پێش ئێستا دەگەڕێتەوە لەبەر سەختی ناوچەکە و کەش و هەوای و ئاو چەم و کانیاوەکانی تا ڕادەیەک لەبار بووە بۆ ژیانکردن. وەک دەڵێن لە پێشدا ئەم دێ وەکو نیوە شارێک بوو و زیاتر لە 700 ماڵی تێدا بوو و جۆرەها کاری دەستی تێدا بووە وەک کەلاج و ئاسنگەری و کوورە و چەندین کاری دەستی دیکە. باز لەوە کراوە لە هێسووی چێوی بابڕەشەوە ماڵ بووە تا گەڕەچێوبەر وە شوێن و بارەگای سەرەکی مەحموود ئاغای سەلیم ئاغای شیوەکەڵ بوو و ئەو کات ئەو زاتە زیاتر لە 500 فەنگچی هەبووە. بە فەرمی کراوەتە قایمقامی شارباژێڕ و مەڵبەندی قەزاکەش لە شیوەکەڵ بووە. حکومڕانی ئەو پیاوە لە ساڵی 1940ەوە تاکو 1965 خایاندووە. شیوەکەڵ دێکی سنووری نێوان ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستانە. ئەم دێ لە ماوەی ساڵانی 1975 و 1976 بە بیانووی پاراستنی سنوورەوە لەلایەن ڕژێمی ئەوسای عێراقەوە ڕادەگوازرێت. ئیتر دانیشتوانی دێ ڕوو دەکەنە ئۆردوگا زۆرە ملەکانی قەڵا چوالان و لەو ماوە زۆرەدا ئەم دێ وەک بەشێک لە دێکانی دەوروبەری بە چۆڵی دەمێنێتەوە تاکو تەرانە بێت خەڵکی بۆ چێڵانی ڕەز و باخەکانیان ڕوو دەکەنە دێکە و ئەویش بە شێوەیەک بووە نەدەبوو سوپای عێراق ئاگادار بێت تا ساڵی 1991 بە چۆڵی دەمێنێتەوە. دەمەوێت پێشەوەی مێژووی مەحموود ئاغای شیوەکەڵ هەڵبدەمەوە یاخود بچمە سەرباس و خواسی ئەو زاتە پێناسەیەک یان وەسفێکی تەڕ و بڕێکی باشی شیوەکەڵ و سروشتەکەی و دانیشتوانەکەی بکەم. شیوەکەڵ دێک لێوان لێو لە جوانی
هاژەی چەم و ڕووبار و کانی مەست و حەیرانە دەکات. سروشتی دێکە و ڕەز و باخەکانی بە شێوەیەک جوانە ئاسوودەیی دەدات بە دڵی مرۆڤ. دەتکاتە شاعیر و هۆنراوەی بۆ بنووسیت، دەتکاتە هونەرمەند و بەستەی بۆ بپچڕیت، دەتکاتە شێوەکار تا تابلۆی جوانی لەبەر دروست بنەخشێنیت. بۆ دانیشتوانەکەشی ژیان دۆستن، ژینگە دۆستن، ئەوان لە هەموو کەس ئازاتر سەرقاڵی ئاوەدانی و جوانکردنی دێکانن. میوان دۆستن لەوێ بەڕاستی فەرقی نییە نێرومێ هەموو خەریک فرمانن. جگەلەوەش خوڵک و خۆیان بە شێوەیەکە ڕێبواران و میوانانی دێ سەرسام دەبن. خاتونەکان لە پیاوان زیاتر و خوڵک دەکەن، پیاوان ڕێگە نادەن بڕۆیت وەک خۆیان دەڵێن نمەک نەکەیت، ڕۆیشتنت مەحاڵە. بۆیە ئەوەی دەچێتە شیوەکەڵ ئاواتەخوازە بۆ جارێکی دی ڕێی بچێتەوە ئەو دێە. مححمود داغای شیوەکەڵ پیاوێکی خۆنەویست بوو و حەزی بە پێشکەوتنی کوردستان کردووە. بۆیە لەو سەردەمەدا گرنگی بە خوێندەواری و پێشکەوتن داوە، بە تایبەتیش بۆ خانمان کە ئەو هاندەرێکی بەهێز بووە بۆیان. هاوکارێکی گرنگی ئەو کاتی بازرگان و خەڵک بۆ لە ناوچەکەدا و خۆشی لە تەورێز و بەغدادەوە بازرگانی کردو و یەکەم بازرگانیش بووە چای هێناوەتە عێراقەوە. محمۆغای شیوەکەڵی کەسێکی دیار لەم ناوچەیە لە دەورانی بابانیەکانە، پێشخۆشی هەربا و باپی لەگەڵ ئەم مۆزوع بووە، کەسێکی بەتوانا بووە، کەسێکی دەسەڵاتدار بوو، توانویەتی ئەم ناوچەیە هەمووی قەناعەت پێ بکات، نەک بە زەبری زۆر و ئەمانە. خەڵک خۆشیان ویستووە، لەگەڵ خەڵکی هەژارا بووە. ئەو زمانە تورکەکان دەستیان بەسەر دێهات و شتی منتیقەی سلێمانی بە تایبەتی تا پێنجووم تا شار باژی ڕۆمانە خۆیان ئەو ئیدارەیەکە لێرە بووە. شتێکیان گێڕاوە بەناو دیەکانە پیان وتون حیتە. ئەم حیتانە چوونە هەردێک خەرج و بازیان لە خەڵستانانە مریشکانە و هێلکانەشیان سندووە. ئەم توانیوێتی ئەوە مەنعانەی هێشتووە لە قەڵمڕەوی دەسەڵاتی ئەوە لە چەمچەماڵەوە تاگاتە پێنج تاگاتە بانە ئەم منتیقەیە سەراپا خۆی ئیدارەی کردووە. لە ئیدارەکردنیە تەبی حکومەت خۆی ئەمە ئازانەیە خەرج و بازیشی داوە بە دەوڵەت خەرجەوەری نەگرتەوە بە خۆی بیخوا. ئەم پیاوە لە شیوەکەڵا کۆمەڵێشتیە تەنانەت لەو بەڵگەنامەی تورکیەکانە خۆیان نیشارەی پێکەن هەستێنەوە باش بۆمان ناخوێنەوە تەرجمە نەکراون. ئەوە بە حتەنان باسی ئینەکەیەکەن ئەڵێ 20 چل ئێستری هەبوو، 20یان چوون بۆ ئەردەبیل و تەبرێز چایی لە شیوەکەڵەوە هاتوۆتە عێراق و سلێمانی لە ڕێگەی ئەوانە وەکو چۆنە ساڵێ مەرزی باشماخە یایی فڵانە جێگەی ئەو کاتەویش سڵتەیەکی ئەوەی هەبووە. دەسەڵاتەکەی وای لاتۆ ئیشی بەوە نەبووە، ئەمان پێوە بێتاقەت بتوانە ئەمە خەرج و بازای ئەو وەرەگیری و نایڵێ هیچ حیتەیەک بچێتە دێکانەوە. ساڵی 1950 مححمود ئاغای شیوەکەڵی بەشداری کردووە لە شۆڕشی عەزیزبەکی عەبدوڕەحمان پاشای بابان و دژی دەوڵەتی عوسمانی کە لە بانی مەقانەوە هێزی عەزیزبەک شەڕی لەگەڵ دەوڵەتی عوسمانیدا کردووە کە بە شۆڕشە گەورەکە ناسراوە. مححمود ئاغای شیوەکەڵ یەکێک بووە لە قارەمانەکانی شۆڕشی عەزیزبەک و دواتر ئەو شۆڕشە سەرناگرێت، ئەویش بەهۆی ناپاکی هەندێک لە کوردەکانەوە. ئیتر مححمود ئاغا دەگەڕێتەوە شیوەکەڵ و لە ساڵی 1962 زانی مححمود ئاغا بە پشتگیری ئەحمەد بەجی بانە بە 1000 شەڕکەڕەوە هێرشیان کردوێتە سەر قەزای قزڵجە.
دیکە بەهانیان پێگوتووە لەسەرەوەی لە ئێرانی شەردەزڕۆی بووە کەسێک لەو سەردەما توانی بێتی بە 1000 سوارەوە لە قەزای قزڵجە شەڕی کردووە لەگەڵ عوسمانیەکانە دیفاع لە بابانیەکان ئەم خۆی لەگەڵ شۆرشی بابانیەکانە بووە تاکو بابانیەکان ڕووخاون زۆر شتی کردووە کە یعنی جێگەی سەرنجە مەسەرەن توانای ئەوە بووە خەڵکی زانیوانە خۆشیان ویستووە و سەردەما خەڵکی لەگەڵ بووە. بە پێی ژمارەیەک بەڵگەنامە کە دەستنەوەکانی مەحموود داغای شیوەکەڵ کەوتووە دەوڵەتی عوسمانی زۆر هەوڵی داوە کە مەحموود ئاغای شیوەکەڵ وا لێ بکەن خۆی تەسلیمیان بکات یاخود بتوانن بیهێنە ژێر ڕکێفی خۆیانەوە بەڵام هەوڵەکانیان بێئەنجام بووە. لە بەڵگەنامێکدا تورکەکان لە ڕێگەی خەرپوتەوە داوا لە قایمقامی سێمانی دەکات بەهۆی بەهێزی مەحموود ئاغای شیوەکەڵەوە هەوڵ بدرێت بکرێتە بەرپرسێکی ئیداری بۆ سوودبینین لەو زاتە. ئەوەی کە باوکم بۆی باسکردین مەحموود شیوەکەڵ پیاوە بووە لە شارباژێڕا پێوەی هەڵکەوتوو بووە خەڵک خۆشی ویستووە و پلەی قایمقامێتی هەبووە لەم شیوەکەڵەکە و سەردەمی عوسمانیەکانی ئێران قەزا بووە و ئەو قەزایە تا دەوری بانە ڕۆیشتووە تا وەک نزیکی سلێمانی شوێنێکی زۆری لەژێر دەستا بووە و ئیتر ئەمە بووکەوە لەگەڵ عوسمانیەکانە دوایی ئەم هاوکاری قایمقامی پێنجوێنێک کردووە باوکم باسی کردووە ئەویش دەوێتەوە قایمقامێت بوو لە سەردەمی عوسمانیەکانە کە ئیشەکانیان پێکردون جا شەڕیان لەگەڵا کردووە ئیتر ئەمانیش یارمەتی یەکتریان ناوە جەماعەتی بابانیەکان هەر ئەوە بووکەوە ئیتر عوسمانیەکان هێنیان لێ هەڵگرتووە بە داوەتێک وەک خۆتان شتێکی لێ بزانن داوەتیان کردووە بۆ سلێمانی متەسەڕیف زەر خواردویان کردووە. ئێمە لەم دوایانەیە کە بەڕێز محەممەد ئەحمەد ناوبراو بە حەمە بێورەیی کتێبێکی دەرکردووە بە عشرەتی بڵباس و ئەوە زۆر شتی تایە و زۆر خزمی خۆمان دۆزیەوە زۆر کەسەکانی خۆمان دۆزیەوە لە شارە زوور حتا لە بەسرا حتا وەک ئەو باسیە کرد لە هینی شەمان لە ئەفغانستان لە هیندستان زۆر کەسی عەرەب زۆر دەزاخۆ لەوانە ئێستا خەرمان سەرتکی بەمە خزمان دۆزیەوە بەواسطەی ئەو کتێبی بباسەوە. دانپێنانی تورکەکان خۆیان ئەوەیان پشتڕاست کردوێتەوە کە مەحموود ئاغای شیوەکەڵ قایمقامی قەزای شارباژێر شیوەکەڵ شایانی ڕێز لێنانە هەل لە بەڵگەنامەیەکدا داوا کراوە بەهۆی ئەوەی توانیویانە ڕێگری لە چەتە و ڕێگرەکان بکەن و نەیەڵن ڕاوڕوود لە ناوچەکەدا بکرێت خەڵاتی بکرێت کە ژمارەی بەڵگەکە 60 و لە ڕۆژی 21/5/1962 دەرچووە. دواتریش بۆ جارێکی دی لە بەڵگەی ژمارە 7 والی بەغداد داوا لە پادشای عوسمانی کردووە کە بەڵگەکە لە 10/7/1962 دەرکراوە. دواتر زانراوە کە مەحموود ئاغا ناچێتە ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی لە بەڵگەکانی ژمارە 14 و کە لە 7/11/1962 نووسراوە و بەڵگەی ژمارە 2 کە لە 19/12/1962 نووسراوە کەوتونەتە تۆمەت بەخشینەوە بەوەی مەحموود ئاغای شیوەکەڵ باوکاری ئەحمەد بەگیبانە کەوتونەتە ڕاوڕوت و چەندان کەسیان کوشتووە کە ئەمەش دەرخەری ئەو ڕاستیانەیە کە مەحموود ئاغا نیەتی وابووە خۆی و خاک و خەڵکەکەی نەکەوێتە ژێر دەسەڵاتی عوسمانیەوە. ڕاستیا کاتێکە ئەچی بە شوێن سەرچاوەکانە و خوێندنەوەی بۆکەی گرنگی ئەم پیاوە وەکو کەساتێکی مێژووی گەلی کورد لەوەدایە کە کۆمەڵێک هەتا لە کتێبەکەی مامۆستا پیرەمێردا کە باسی ناویناوە پێسی تەمسیلی ڕووداوێکی تاریخی و لە وڵاتی خۆمانە ڕووداوە بۆ واتای کە پێسی تەمسیلیەکە بە دوواداچوونم بۆ کرد مامۆستا محەممەدی مەلاکەری مەڵێ بەمانای شانۆنامە دێ وەکو شانۆنامە نووسێتی لێرەدا کۆمەڵێک هێڵی گشتی دیاری کردووە کە زۆر زۆر گرنگە توانم بڵم بیری نەتەوایەتی و ڕۆشنبیری پیرەمێردیش لەمە بە هەمان شێوە ڕەنگی داوەتەوە. یەکەم بەلایەوە کە زۆر گرنگە ئەوش ئەوەیە کە مەحموود ئاغای شیوەکەڵ عەدالەت و ڕەعاتبازیەکی زۆری هەبووە بەمەش وای کردووە کە ڕێگەی گرتووە لە ئیجارەدار و زۆردار بە هەموو شێوازێک ڕعیەت و میسکێنەکانیش لەگەڵ یابوون بۆیە ئەم شۆڕشە لە ڕاستی شۆڕشی نەتەوەیی گەلی کورد بووە. دووهەم کە هێڵکە کاری لەسەر کردووە بریتیە لە مەسەلەی خوێندەواری هەم خۆی لەم بەردەڕەقەی شیوەکەڵا و هەم خێزانیشی لە سیاجوێزە
دوو ئەقلی ئازاد و بیرکەرەوە و خوێنەری ئەو کاتە بوون لە ڕاستیە تەنانەت ئەتوانم بڵم ئەمە پێویستی بەڕاستکردنەوەیکی مێژووی هەیە ڕەنگەوانی کە لە مێژووا کارەکەن زیاتر بتوانن لەسەرەوەی شوێنەوەیش ئەوەیە کە یەکەم ئافرەتی کوردی فێری خوانیگرۆ بە تەنیا حەبسەخانی نەقیب نەبووە بەڵکو پەری چێهرەش بەقی خێزانی مەحموود ئاغای وەکەڵ بووە لەم شوێنەیە ئافرەتانی فێری خوێنەواری کردووە و هانی داون کەوانی بەشدار بن تەنانەت لەسەر ئەم بنەمایە هاوسەرگیریەکە لەگەڵ مەحموود ئاغایە کە دەبێ ئێمەی ئافرەتیش بە هەمان شێوە ڕۆڵمان هەبێ سێهەمیان لەو سەردەمە مێژوویەیە ئافرەت وەکو کاڵایەک مامەڵی لەگەڵا کراوە تەنانەت زۆر جاری وا هەیە بۆ نیشاندانی هێزی پیاوان با بڵین جۆرێک لە مەصرفی زیادەی هەوایی لە بووک و ناسەبەی شای ئەوانە هەبوو تەنانەت ڕێگەی لەوەش گرتو ئەوشی پێ ناخۆش بووە کە پێی وا بۆ ئەوە بەختەوەری ناهێنێ بۆ پێکۆنانی خێزان و هەر بە هەمان شێوە ئەو پێی وایە کە لە ڕاستیە ئەگەر ئافرەت هاتوو بە ڕەزامەندی خۆی چۆن ناو پرۆسی هاوسەرگیریەوە ژیانی خۆی خۆشەوێ ماڵ و منداڵی خۆی خۆشەوە ئەوە چی کە لەم خێزانە دروستە بێ ئەوەیە کە دەتوانانی پشتی پێ بەسیوە بێتە ڕۆڵی نەتەوە کە ئەتوانێت بە هەمان شێوە لەکەس لەسەر ئامانجەکانی ئەمانیش بکە یەکێکی دیکە لەو هێڵانەی کە ئیشی لەسەر کردووە بریتە لە مەسلەی با بڵێن ڕێگەگرتن لە ستەمی کۆمەڵایەتی بە هەر ناوێکەوە بکرێ و تەنانەت زۆر جاری وا هەیە ڕێگەی گرتووە لە زۆردار لە نەدار لە زۆردار و لەوانی کە جۆرێک لە ستەمیان کردووە لە خەڵک بە هەر ناوێکەوە بێ و ئەمەش تەمەن پێویستی بە هێزێک هەیە ئەو پێی وایە کە بە تەنها هێزی چەکداری هێزی سەربازی بە تەنیا کافی نییە بەڵکو پێویستیمان بە هێز و بە عەقڵی خوێنەواریش هەیە یەک دەرسیکە هێڵێکی دیکە جاکاتەوەش ئەوەیە کە مەسلەی دەوڵەت نابێ مامەڵە لەگەڵ هاونیشتمانیانی خۆی لەسەر بنەمای ڕەگەز و چینایەتی بکە چکە ئەگەر وایکن لە ڕاستیە ئایتر ئەوە ڕوو لە نەهامەتیە ئێمە کاتێک لەمە وردەبینە بۆمان دەرەکەوێ لە ڕاستیە ئەتوانم بڵێ مێژووی بەشێکی زۆر لە نەهامەتەکانی گەلی کورد ئالێرەدایە خاڵی کۆتا کە بەلای منەوە زۆر زەرگنگە ئەوژەوەیە کە با بڵێ ناتەبایی گەلێک و هەروەها کارکردنی بە پێچەوانەی بەرژەوەندی گشتی زۆر جاری وا هەیە ئەبێتە جۆرێک لە ناپاکی و خیانەت کە ئەبێتە هۆی لە دەستدانی فرسەت و هەلی گەورە و تەنانەت پیاوی گەورەش ئەسڵ ئەم پیاوە خۆی بۆ خۆی مامۆستا پیرمەد باسیەکە بەداخەوە یەکێک لە هۆکارەکانی ناوچوونی بەدگۆیی و خراپگۆیی کۆمەڵک تاکی کوردی بووە لەو سەردەمەیە بۆ دەوڵەتی عوسمانی کەوایان کردو ئەم پیاوە زەرری هەیە بۆی لە دەرەنجامە ئەتوانین بڵێن گرفتێکیان بۆ دروست کردووە و ئەو حادیسەی لێکرێتەوە کە ئەم دەبان خواردووەکرێ ئەوەی کە بەلای منەوە زۆر گرنگە یادکردنەوەی مەحموود ئاغای وەکەڵ من ئەم تەنانەت ئەم ئاڕاستەیەم بۆ بنەماڵەکەشە بەڕاستی بۆ بنەماڵەکەشیان ئەوش ئەوەیە کە تەنها موڵکی بنەماڵەیەک نییە بەڵکو ئەمە موڵکی گەلی کوردە لە ڕاستیە هەموو ئیدارەیەک ئێستەیشی پێوە بێ خەڵک شتەکان بەلاوە بەم لا بەتیاتی دامێ لە بوو شوێنە کاتێڕن و کاتێ شەرەوە بوو بێ ویستوانە بەعزێکی دینیان کردووە زەمیان کردووە کە ئەمە پیاوێکە زاڵمە ئاواکە ئەوەی کردووە ئەمەی ئەم دوو کەسە زۆر مهمن شێخ سەلام لەگەڵ مەلاحما کە دێن بۆ ئێرە خوای نەعزای ئیدارەی حرەمن قازی شاریش بۆ شێخ سەلامی قازی لە ڕێگا بە مەلاحما ئەڵێ تۆڵێ ئەم مەحمودەی بۆچی بان کردووە پاشا مەلاحمەیش ئەڵێ وەڵاهی نازانم شێخ تۆ باشتر دەزانی ئەڵێ ئەترسم من باوە حیزە دەستێکی لێ بۆشێنێ بە خەبەری بینیە کەنێت مەلاحمەد هەر بەم ئەتیبارە ئەڵێ ئەو پیرەمێد تەبی تۆماری کردووە لێگە ئەڵێ لە بێخەبەران کەشکەک سڵاوات ئەو خۆ دەوڵەتی کردووە بۆ سەرا و بە تەنها خۆشی داوا کردووە ئێستا ڕەنگە چوو بێ تازە ئێمە گەر قسە بکەین نابێت داخلی ئەعزا ئەوە بن یەکەم کەس شێخ سەلامە بێتە بێلی پیاوێکی دیار و ئەوواگن پرسیاری لە یەکە ئەویش شێوەیەک مەچیەکە و ئەو شتانی بۆ بازەکە تۆڕابێ پێڵێ لێ تۆ بەرتەحریک مەکە یعنی ئەوە تەبی ئەمەکە ئەمان کۆکارسا و نەهاتووە ئەوی دەڵێ من بە حیاتم لەگەڵ شیوەکەڵیانە هیچ مناسبەتێکم نەبووە بەڵام ئەمە وا بەیانی حەقەتە منەیکە ئێوە وەختی خۆی سوڵتان مراد خان لە وەدەیەکە دانیشتووە قورعانێکە هەڵواسراوە ویستوێتی بخەوێت تا بەیانی نەخەوتووە لە مەتی قورعانەکە لە ژوورەکان ڕاوێشکەی کردووە دەوڵەتێکی ئیسلامی لەبەر ئەوە ئەم پیاوە لە قەڵەمڕەوی دەسەڵاتی خۆیان دزی و زینا و خۆماری مەنع کردووە جەزای بۆ نوێژنەکەریش داناوە هیچ ئەم بەرگریانەی لێکا لەم شتە ئێستا گەر من بژێرمەوە دوور درێژە لە کتێبەکانم هەیە لێرە ئەوە ئێوێ ئەمیشەی خۆی هەرکاوتەبی لە ئەستەمبوڵ ئەمریکای بۆ هاتووە تەنانەت سالم لە چامەشعرەکەیە بە ئاسمان باسیەکە ناوێرە بڵێت تورکی عوسمانی ئەڵێ ئاسمان ڕشتی زەهری بەدەمدا ناگەهان لێرە
ئەم کابرا دێنێ مامەلاوە ناوێک پێیاکە و زارەکەی بۆ تێکا و ئەبێ بیهێنی هەر لە عینی شوێنە ئاغاگە بێ شوەرگێر بێ بکوژێ ئاغایکی شێ لەوێ قاوەچیە و زارتەیەەکە. لە دوای ژار خواردنەکەیەوە لە سەرای سلێمانی بۆ سبەینەی ئەو ڕۆژە تەرمەکەی دێننەوە بۆ شیوەکەڵ. بەشی زۆری خەڵکی سلێمانی هەموو چینەکان لەگەڵ یا هاتوون، بە تایبەتی یەشێکی لەوان لە هەمیان گرنگتر ئەوە بۆ جەنابی سالم عەبدوڕەحمان بەجی سەعابقران بۆ خۆی سەرقافەچی ئەو کاروانی بوو. دوای ئەوە 12 ساڵ خۆی ڕادەستی دەوڵەتی عوسمانی ناکات و بە هیچ شێوەیەک ئامادە نیە بچێتە ژێر سوڵتە و دەسەڵاتی عوسمانیەوە، بۆیە پیلان دادەنێن بۆ لەناوبردنی تا دوجار لە ساڵی 1865 بە ناوی بانگێشکردن بۆ ئاشتەوایی یان ڕێکەوتن ژەر خوارد دەکرێت و شەید دەکرێت و تەرمەکەی دەبرێتەوە بۆ شیوەکەڵ و حەزرەتی سالمی شاعیر هۆنراوەیەکی بۆ دەڵێت لە کاتی بە خاک سپاردنیدا. ئێستاش گۆڕەکەی لە گۆڕسانی ناودێی شیوەکەڵە. کورسی مەپەرستە، پلە و پۆست و بەرپرسیارەتیت کاتیە، زوو بەجێ دێڵن یان زوو بەجێیان دەهێڵیت. چاکەی ڕاستەقینە کار و دەستکەوتەکانتە، هەر کە دەستکەوت زۆرتر بوو پلە و پایەت زیاتر بڵند دەبێت. مەحموو ئاغای شیوەکەڵ ئاواژیاوە، ئامانجی نەپلە و پۆست بۆ و نەکورسیش و نە پارەیەکی زۆریش، تەنها ئەو بەرنامەی هەبووە کە کوردستانێکی ئازا و ئازادی هەبێ، دەسەڵاتێکی خۆجێیی بەهێز هەبێت. بۆیە بەندە لە بەرنامەی جێپەنجەی مێژوو و دەیانی تریش و دوای ئێمەش دێن لێکۆڵینەوە لە مێژۆکەی مەحموو ئاغای شیوەکەڵ دەکەن. دەزانن بۆ ئەوەی ئەم کورسی نەپەرستووە. حەقا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چاوێک لە ڕابردووی خۆیان بکەن، بزانن ئەوانەی پێشەنگی شۆڕش و کوردایەتی و ئازایەتی بوون چیان کردووە، چۆن وڵاتیان بەڕێوە بردووە، با لەوانەوە فێری دەسەڵاتداری و بەڕێوەبردنی وڵات بن. لێم گەڕێن باگر یەکەم دیدم بەدید خەنەفشان، نایڵێ یەکدەم بەڕاحەر ڕاوێرم ئاسمان. چونکە سیوەیلی قەدی من حەق لە پاش عەهدی سەلیم، دایە دەست مەحموودی حاتم دڵچراغی دوودمان. شەمعی دەستگاهی ملوکانە جانە مەرکەزی، بەرقی قەندیلی فروزانی دەچوو بۆ کەهکەشان. وەه چ خوڕەم دوولتێکە با بەسەر تی تووڵیبی، دەستی حەق بەم نەوعە ڕۆشن کە چراغی خانەدان. شیوەکەڵ بوو بە بەندەن خۆ بەسەر نەقشی بەدیع، لالە و نەسرین گەیب و چام بلورین شەمعەدان. شیوەکەڵ بوو بە خانەی پاشا و خەتی نەهار، دیم لە هەر سوو سفرەی ئەیوانی حاتەم کردە خوان. واقعا لەو خوانەدا خام و پوختار ڕۆژ و شەو، هەر تەعامێکی کە نەفسی ئارەزووکە مەبهەمان. شیوەکەڵ بوو بە عربانی عەنزە و مەنتەفق، سەد کەمەند پڕ بوو لە سەرجی تازەی ئەسپ و مادیان. چوم نیگاهم کرد لە هەر لادا لە حەچرەی خاسیە و دیم بەقەد بازاری قوستەنتینەی تفەنگی زەڕنیشان.